خۆپیشاندانی بەشێک لە شۆفێرانی کەرکووکە نیگەرانن لە پێنەدانی کۆبۆنی بەنزین لەو لیژنانەی کە ئێستا دانراون با مەبەستی وەرگرتنی مامەڵەی کۆبۆن. ئەو شۆفێرانە ڕێگای دەوری کەرکووک سلێمانی کەرکووک هەولێریان داخست. نیگەرانن بەو هەموو قەڵەباڵغیەی گوایە بەهۆی کەم تەرخەمی لیژنەکانەوە دروست بووە. تەنها سێ بەنزینخانەیان دەست نیشان کردووە بۆەوەی کە پیتاقی بەنزین بنەوە بەم خەڵکە. ئێرە تقریبان 500-600 ناوی هەتاکە ئێستا لیژنەکە نەهاتووە، یەک فایلی وەرنەگرتووە. ئەو خەڵکەش لە تحملیان نەماوە هاتۆتە سەر ئەم جادەیە و داوای حەقی خۆی دەکا. هەر خەڵکێک بگەڕێنەوە بۆ مانتیقەی خۆی بۆی بە ئاسانی بتاقەکەی دەستکەوێتەوە. براکەمەوەس 2 هەفتەی وەرم نەکردەوە وەڵڵا ئەمە حاڵ نییە بەدەستیانەوە. والله نازانم دز و جەردە زۆرە بە قورعان. ئەنەتە بەنزخانەوەتە لێرە ئەوە عینەن تاس و حەمامە نادەنەوە بە کوردیەکەی نادەنەوە دە بەس بۆ خەڵکی کەرکووکش وایە هۆکارەکەی بەس بۆ خەڵکی کەرکووک وایە لەبەر ئەوەی نادەنەوە و تەوا بۆ ئەم شارەیان تێک و مەکان داوە بە کەیفی خۆیان نایدەنەوە لەبەر ئەم شارە زۆربەی کووردە کێشەی لەسەر نەتەوەکانی زۆرە لەبەر ئەوەیە چێش بۆ لە جنوبوانێ بۆ لە بەغداوانێ لە بەسراوانیە لە هیچ شارێکوانی هەر بیتاقە هەر نییە بە 450 ڕۆی پڕەکەی توتەوە هەرکەم چێسە باعقی خۆی بە ئاسانی وەرەگری 3 ڕۆژە دێم و ئەڕۆم بە قورعان هیچ لێمەیان وەرنەگرتووە نەخۆشی سەختمەیە جەڵتە لێمی داوە شەکرەمەیە ئینزلاق لێمی داوە خوا قبولەکە 3 ڕۆژە خۆر لێمانەدا بە قورعان 3 ڕۆژە من هاتووتەکە ناونووسیم 20 نەفەر بوومان سریان تێکدا. لیژنەی لەقی کەرکووکی کۆمپانیای بەرهەمە نەوتیەکانە لەگەڵ بەڕێوەبەری لەقی کەرکووک سەرقاڵی دانانی پلانێکن بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لە لیژنەکانی پێدانی کۆبوونی بەنزین. بڕیاردرا لیژنەکان لە 4 لیژنەوە بۆ 13 لیژنە زیاد بکرێت. ئێمڕۆ بە حەقیقەت کە زانیمان ئەو 4 محەتەیە بەش ناکاوی زیحامێکی زۆر و خەڵک هات بۆ ویزگەکان بۆ وەرگرتنی ئەو بیتاقانە بۆ ئاشتە گەورەیە قرارێکمان وەرگرتووە ئینشاءڵڵا لە بەیانیەوە ئەو 4 ویزگەیە بێتە 13 ویزگە ئینشاءڵڵا. طبعاً بۆ ئاگاداریشتان کاتی خۆی ئەم ویزگانە کە تەوزیعمان کرد لە هەبوو 8,000-10,000 بیتاقە و بە ئاسانی ئێستا ئێمە کردومان هەیە 1200 بیتاقیتیایە هەیە 2000 بیتاقیتیایە بەڵام هەر هەموو خەڵکەکە بە یەک جار دێنە سەر محەتەکە حتا ئەو محەتەی ئەو شوێنەی ئەو موقعی کە شوێنێک بڵێن تەوزیعی بتاقەکانی تیا کرێ توانای ئەوەی نییە کە بە حەقیقەت تحملی ئەو هەموو خەڵکە بکە بە یەک جار هەمووی دێ. کۆمپانیای گشتی بەرهەمە نەوتیەکانی بەغداد ڕۆژانە 1,500,000 لیتر بەنزینی نۆرماڵ و زیاتر لە 300,000 لیتر بەنزینی محەسەن دەدات بە کەرکووک. بەنزینی نۆرماڵ بە کۆبۆن بە 450 دینار دەدرێت بە شۆفێران. بەنزینی محەسەن کە ئێستا لە 3 وێزگە لە ناو شاری کەرکووکدا بەش دەکرێت بەبێ کۆبۆن 50 لتر دەدرێت بە شۆفێران. لیژنەکانی مەنتوجاتی کەرکووک ڕاست پێردراون لە ماوەیەکی کەمدا سەرجەم ئەو کۆبۆنانەی هاتۆتەوە بدرێنەوە بە شۆفێران تاکو و قەرەباڵغی لە وێزگەکان نەمێنێ. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.